مجموعة چەکداری بەرگری فریاکەوتن لە USA سلێمانی بەرگری فریاکەوتن هاتوونە سرم بۆ فڕانم لە باخێک لە تەنیشتی چاڤیلان خۆم و 6 مناڵم لەگەڵا بووە هاتوون بفڕێنن نەچووم لەگەڵیانە مناڵەکان و ژنەکەم و مەجموعەی خەڵکی تر فریام کەوتن لیانە لێیانێکی زۆر لیاندا و حەقێکی زۆریشم لایەنە 105 دەفتەر دلارم لای برایەکی ڕەمەزان دێکۆنی و بەناوی سوارەوە ئەویان لەگەڵا بوو ئەو جلی مەدەنی بوو ئەوە باقەکەی هەر هەمویان چەکدار بوون جلی ئەسکەریان لەبەرا بوو پێش 3 هەفتە لەمە و پێش چوومەتە لای ڕەمەزان دێکۆنی 20 پیاوم بردۆ بۆ لای کێشەیەکی وام هەیە لەگەڵ براکە و ئامۆزاکەتە 87 دەفتەرم لای ئامۆزاکەتە 18 دەفتەریشم لای براکەتە وتومە بۆمان حلکەوتی وعد بێ من ئەوەی کە ڕوبەڕووی براکەم و ئامۆزاکەم بێ منت دەمێ کەچی لە جیاتی حەقم باتێ هاتوون بۆ کوشتنم هاتوونە سەرم بۆ فڕانن و بۆ کوشتنم بەڵێ داوای یاساییمان تۆمار کردووە لە مەرکەزی ئازادی لە محکەمەی سلێمانی حاکم عومەر داواکەی لێ وەرگرتووین و ئەمری بقەبزیشان دەرچووە یەکیشیان گیراونە شەوێ تەقەشیان لێ کردوین لە خۆم لە ژنم لە مناڵیشم لەژێر سوڵتەی ڕەمەزان دێکۆنیە ئەم ئامۆزایی و براکەی تعدا لە خەڵکەکەن و حەقی خەڵکیش نادەن و وەکو مافیا تەسەڕوفەکەن هاتوون بفڕێنن دێنێەوە چەند شایەتم هەیە و داواکەشم دیارە